لە کەرتی تایبەتدا ئێستا بەشێکی گەورەی بەڕێوەبردن و پێشکەشکردنی خزمەت گوزاریەکانی تەندروستی بریتیە لە نەخۆشخانە تایبەتەکان یان نەخۆشخانە ئاهلیەکان و لە ئەزموونی هەرێمی کوردستاندا لە سەرەتاوە دروستبوونی ئەم دامەزراوانە ئەم نەخۆشخانانە یان هەر دامەزراوێکی تری کەرتی تایبەتی لە تەندروستیدا ڕەنگە بە چەند ئاراستەی جیاواز و بە چەند دۆخێکی جیاوازدا تێپەڕی بێ کە لە کۆتاییدا پێویستی بە ڕێخستنەوە و هەروەها دروستکردنی چوارچێوەیەکی کارکردن و چوارچێوەیەکی یاسایی هەیە کە بەهێزتر بێ لە ڕووی هێزی یاساییەوە لە ڕێنمایی و بڕیار و گشتاندن و هەموو ڕاستپەردەکان. بەمەش ئێستا وەزارەتی تەندروستی سەرقاڵی بەڕێوەبردن یان بڵین خستنەبواری جێبەجێکردنی هەموو ئەو بەرنامەی کارەیە کە وەزارەتی تەندروستی لەژێر ڕۆشنایی هێڵە گشتیەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیراندا کراوە و خۆشبەختانە لە ماوەی ساڵی ڕابردوو چەندین پرۆژە لە دەستپێکردنەوە تا گەیشتە ئامانج تەواو بوو سەر وێڕای ئەوەی کە لە دۆخێکی زۆر سەختی و دۆخێکی دژواری بەڕێوەبردنی تەندروستیدا بەهۆی بوونی ئەم نەخۆشیە و ئەو پەتایە لەسەر ئاستی جیان و هەرێمی کوردستانیش تێدا بێبەش نەبوو بە هەڵکشان و تەشەنەکردن و بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا کە خۆی لە خۆیدا چەندین دۆخی سەختی تری بە دوایدا خۆی هێنا لە هەمویان سەختتر دۆخی ئابووری بوو لەسەر ئاستی جیان و لە هەرێمی کوردستانیشدا.